کار بکە بە ئیسلام وەکو سەلەفی ساڵح کارێن پێکرد لە ئیسلام تێبگا وەکو سەلەف لێی تێگەیشتن پێویستە لەسەر هەموو داعیەک و مامۆستایەک بانگەشە بکە بۆ ئیسلام وەکو ئەو مامۆستانی سەلەفی ساڵح کە ئیشیان پێکرد و داوایان بۆ کرد. وتمان خۆی عەزە وەجەل ڕازی بوو لە سەحابەکان لە قورئان دەفەرمی رضی الله عنهم خوا لێیان ڕازی بوو ئەو سەحابانە سەلەفی ساڵحی ئێمەن پێشینە چاکەکانی ئێمن. وتمان هەر کەسێک لەسەر بیر و باوەڕی ڕاست و دروست بێ خوا بەتاک بناسێ بەڕاستی شوێنکەوتوی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم خوا پەرست بێ لەسەر سنەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە لەسەر ڕێبازی سەلەفی ساڵحە ئەوە لە دیندارەکەی لەسەر منهەجی سەلەفی ساڵحە با بەدەم نەڕێ من سەلەفیم مهم عقیدەی پاک بێ دینی ڕاست و دروست بێ عیبادەتێکی صحیحە بێ ئەوە لەسەر منهەجی سەلەفی ساڵحە بە زوبانی شوانەڕێ ئەوە ئەگەینێ کەوا کەسێکی پاک و چاکە لەسەر ئەو منهەجەیە عیبرەت بەوەی کە تۆ عقیدەت پاک بێ ناخت پاک بێ یەک خواپەرست بی لەسەر سنەت پێغەمبەری خوا بی صلی الله عليه وسلم تەنها ناوەکە ئەساس نییە.